بەڵێ سەحەر سەرکۆ بەیانیتان باش بێت، سڵاوتان لێ بێت، سڵاو لە بینەرانی خۆشەویستمان بێت لە هەر جێگێکەوە بینەرمانن. ومێدەکەین ئەم بەیانیش بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشی و بتوانن کوی ئەو چالاکیانەی هەتانە زۆر بە چست و چالاکی بتوانن کاروبارەکانتان ڕایی بکەن. بێگومان هەمیشە وتراوە زمان ناسنامە و شوناسی هەر نەتەوە و با بڵێن کۆمەڵگەیەک دەرەخات. بێگومان ئێمەش بێبەش نین لەوانە کە خاوەنی ناسنامە و شوناسی خۆمانین لە ڕێگەی زمانەکەمانەوە. بە خۆشحاڵیەوە ئەوەی کە هەیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کە 21 شوباتی هەموو ساڵێک دەستنیشان کرابوو بە ڕۆژی زمانی دایک، بەڵام خۆشبەختانە زمانی دایک تەنیا یەک ڕۆژی بەس نییە، بەڵکو گرنگە هەموو ڕۆژەکان تەرخان کرێت بە ڕۆژی زمانی دایک. هەر لەم نێوەندەیە تەواوی ناوەندە ئەکادیمیەکان خۆشبەختانە چەندین چالاکی جۆرا و جۆریان ڕێکخست. هەر لەم ڕۆژە چەندین چالاکی جیاواز لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەرە جوانەکان چەندین چالاکی پڕاوپڕ تایبەت بە زمانی شیرینی کوردی تەرخان کراوە بۆ ڕۆژە گیانیەکە. لەم نێوەندەیە چالاکیەکان زۆر زۆرن کە خۆی ئەبینێتەوەی کە ئێستا بەشی کە من تیا وەساوم هۆڵی ئەلیجۆڵا کە نمایشکردنی زۆرێک لە کارە هونەریەکانی فێرخوازانی نێو زانکۆ بە هەمانگی لەگەڵ تەواوی مامۆستا و دکتۆرە بەڕێزەکانی کۆلێژی هونەرە جوانەکان لە هەمان کاتە لە نێو هۆڵیش پێشکەشکردنی چەندین میوزیک و گۆرانی و دابشکردنی چەندین خەڵاتی ڕێزلێنان بە تەواوی ئەو مامۆستایانەی کە یاخود بە تەواوی ئەو کەسایەتیانی کە خزمەتێکی بێپایانیان کردووە لە نێوەندەیە چەندین چالاکی جیاواز و هەمەڕەنگ پێشکەشەکرێت. بە خۆشحاڵیەوە لەم بەشی پرۆگرام پێم خۆشە بچمە لای سەرۆکی بەشی سینەمان و سەر و ڕووناکبیر دکتۆر دڵشاد مستەفا هەندێک زانیاری گرنگی هەم تایبەت بە زمانی دایک هەم لەسەر چالاکیەکانی بەشەکەش لێ وەرەگرین. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت، سڵاوت لێبێت بە خێراتی، سپاس بۆ ئامادەبوونت، هەر با لەوە دەست پێ بکەین. سپاس بۆ تۆم. سەرەتا پێم خۆشە پێناسەیەک بۆ زمانی دایک بکەیت. لە ڕاستیە زمانی دایک جۆرە بەشێکە لە شوناسی نەتەوەیی و بەشێکشە لەنا ئەو شوناسە کەلتوریاژی کە ئێمە پێویستیمان پێێتی ئێستا خۆمانی بە دنیا پێ بناسێنین. بۆ نمونە هەموو بەرامێکی هونەری ئەگەر بێت و هەڵگری خەسڵەتێکی کەلتوری نەتەوەیی بێ بەشێک لەو خەسڵەتە زمانە و تیای ئەژی بێجگەلەوە زمانی دایک بۆ ئێمە بە تایبەتی زمانی کوردی ئەو هێزە گەورەیە لە پشتیمانەوەی ئەم نەتەوەیەوە. لە ڕاستیای چێک لە هەوڵەکانی سەردەمی ڕژێمی بەعزەوە بوو کە زمانی کوردی لە بین بچێت، کە زمان هەر نەتەوەیەک زمانی لە بین چوو لە ناو چوونەتەوە کە خۆشی لە ناوەچێ. بۆی ئەم هەوڵانی کە ئێستا هەیە جاریش کە شانازیکردن و زیندووکردنەوەی زمانی دایی بۆ ئێمە جۆرێکە لە شانازیکردن بۆ مقاومەتەی کە کراوە هیچ ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق و هەموو وڵاتانی داگیرکردنی کوردستانیش. ئەوەی کە هەیە دووشمە تایبەتەکەی کۆلێژی هونەرە جوانەکان لە ڕۆژی زمانی دایک بە هونەر زمانی دایک بەرز نرخێنن. پێم بڵێ ناوڕووکی ئەو چالاکیانی کە هەتانە چۆن ئەتوانن لە ڕێگەی هونەرەوە زمانی دایک زیاتر بەرز بنرخێنن. بەڵێ کۆلێجی هونەرە جوانەکان لە 4 بەش بکات و هەریچێک لەم بەشانە بەشی خۆی بەشداری کردو لە چالاکیەکانی ئەمڕۆیە. لە ڕاستیە کۆی گشتی ئەم پرۆسیجەرەی کە ئێستا ڕوو ئەیا لێرە ئەو ئیڤێنتە ئەگەڕێتەوە بۆ بیرۆکێکی بەڕێز دکتۆر هەرێم عوسمان. دکتۆر هەرێم ئەم بیرۆکەی هەبوو کە ئێمە بتوانین هونەر بخەینە چوارچێوەی جۆرێک لە گزارش لە زمانی دایک. بۆیە فیلمێکی دۆکمنتریمان هەیە کە لە ڕاستیە بەرهەمی ئێمە نییە بەڵام هەڵبژاردنەکە هی ئێمەیە. کۆنسەرتی میوزیکمان هەیە کە تەواوی میلۆدیە کوردیەکانە ژەنەوە. پێشەنگای شوێشی شێوەکاریمان هەیە لەگەڵ پێشەنگای بەشی گرافیک دیزاین. بێجگەلەوە گرافیک دیزاین هەندێک پرزنتیشنیانە بێت کە جارێکی کە نواندنەوەی حکایەتە فۆلکلۆریە کوردیەکانە لە ڕێگەی نەخشە کێشان و دیزاینەوە. ئەمە ئەو جۆرە چالاکیانەوە ئەکات کە ئەو دروشمە لە چوارچێوەی هونەرا جێگیر بکەین. کاک دکتۆر لێرە و لەوێ کە ئەوترێت پێشتیش بەڕێزت ئاماژەت بۆ کرد کە زمان شوناس و ناسنامەی هەر نەتەوەیەک نیشان ئەیات. فێرخوازان تا چەند دەتوانیویانە لە ڕێگەی کۆلێژەکەیانەوە لە ناوەندە ئەکادیمیەکانەوە خزمەتێکی بێپایان بکەن. پێت وایە لە ئێستاە زمانی کوردی بەو ئاقارەیە ڕۆشتۆ کە بتوانین وەکو ساڵانی ڕابردوو کە چۆن کەسایەتیەکان و هونەرمەندان و شاعیران خزمەتێکی بێپایانیان بە زمانی شیرینی کوردی کردووە ئێمەش بتوانین هەر لەسەر ڕێچکەی بەردەوام بێت. لە ڕاستیە زانکۆی سلێمانی بە کۆی گشتی لە سەرۆکاتی زانکۆی سلێمانیەوە بۆ کۆلێجەکان و بۆ خوێندکارەکانی و بۆ مامۆستاکان هەر هەمومان پێکەوە ئێستا سەرقاڵی ئەوەن کە جۆرێک لە پرستیژ دروستکەینەوە بۆ زمانی کوردی. جۆرێک لەوەی کە ئێمە چۆن بتوانین زمانی کوردی لە خوێندنا لە پرۆسەکانی بەرەمهێنانە جارێکی کە بەکاربێنینەوە. ئێستا بۆ نمونە لە بەشی ئێمە سەرقاڵی دروستکردنی یاخود جێگیرکردنی هەندێک زاراوین کە لە ناو دنیای فیلمسازیە تا ئێستا بە زمانی ئینگلیزی ڕۆشتووە. لە بەشی شێوەکاری ئەمڕۆ
باسیەکەن کە خەریکی دروستکردنی فەرهەنگێکن بۆ زمانی کوردی کە لە ناو هوەری شێوەکاریە بەکاربێت لە گرافیک بە هەمان شێوە لە میوزیک بە هەمان شێوکەواتە هەموو یەکێک لەمانە پێکەوە سەرقاڵی ئەوەن کە ئەم زمانە دەوڵەمەند بکەن دەوڵەمەندکردنی زمان ینی فراوانبوونی ینی مانەوەی یاخود بەرگەگرتنی هەموو ئەو شەپۆلانەی کە لە دەرەوەی ئێمە ڕوومانچەکە سە خۆ دەزانی دنیا بەرەو ئەوواچە کە زمانی ئینگلیزی خەریکە زاڵە بێ بەسەر هەموو شوێنەکانی ترا بەڵام ئێمە لێرە لە کۆلێجونە لەگەڵەوەی کە بەشێکی خوێندنەکەمان بە ئینگلیزیە بەڵام لە بەرامبەری ئەوەشە ئەو تێرم و ئەو زاراوانی کە پێویستەکە بۆ زمانی کوردی وردە خەریکی جێگیرکردنیانی پێتان وایە دکتۆریان پێتان وایە زمانی کوردی لە ئێستا لە چه ئاستێکایە کە بۆ پێیکە چەند زاراوەیەک با بڵێن چەند زاراو لە زمانی کوردیە کرمانجیمانەیە سۆرانیمانەیە بادینیمان هەیە کامیان زمانی شیرینی کوردی بە زمانی ڕەسەنی کوردی دەستنیشانەکرێت لە ڕاستی هەموو زاراوەکان لە بەرەوەی کە زمانی کوردی هەر یەکێک لەو زاراوانە پڕپڕە لە هەموو زارەکان با بڵێن هەموو یەکیان پڕە لە زاراوی شیرین ینی بەلای منەوە ئەگەر بتوانین کەسێک شارەزای هەموو ئەو زارە کوردیانە بێ ئەتوانێت پێکەوە جۆرێک لە شیرینی ببەخشێ بە زمانی ئاخافتن و نووسینی خۆ ینی من خۆمیچێکم لەوانی کە زۆر دڵبەندی زاری مکریانم لە ڕاستیا ئەوەی کە هەیە منی شاعر پێ ئەنووسێ ئەوەی کە هەژار پێ ئەنووسێ ئەو بەلای منەوەی چێک لە پاکترین زارەکانی کوردی زاری مکریانیە لەبەرەوە زۆرم حەز لەو زارێ و زۆر حەزیشەکەم بە باشی بتوانم بەکاری بێنم و فێری بێن بەڵام بە کوی گشتی ئێستا لە کوردستانە هەڵمەتێکی پاکردنەوەی زمانی کوردیەیە لە هەموو ئەو خەوشانی کە کەوتوتە ناوی لەگەڵەوە شاکە با بڵین هەژمونی زمانی ئینگلیزی هێدی خەریکە دامانە پۆشێ بەڵام لە بەرامبەریشیا جۆرێک لە برنگاری هەیە بۆی ئەم زمانە وەک خۆی بمێنێتەوە دەوڵەمەندیش ببێت زۆر سپاس بۆ سەرۆکی بەشی سینەمان و سەر و ڕووناکبیر دکتۆر دڵشاد مستەفا سپاس بۆ وتەکانی بۆ زانیاریەکانی بۆی کە بە ئێمە و بابینەرانی خۆشەویستی بەخشی تایبەت بە زمانی شیرینی کوردی کە بەپی وتەکانی بەڕێزیان بێگومان خۆشحاڵین هەمووان کە زمانی پاراوی کوردی تاوکو ئەم ساتی ئێستاش لە ئاستێکی زۆر باشایە لەگەڵ ئەوەی کە زمانی دووەم هاتۆتە نێو با بڵێن کوردستانەوە بەڵام خۆشبەختانە هەمووان ئەتوانین شانازی بکەین بە زمانی شیرینی کوردی جا ئێستا پێم خۆشە بچمە لای ڕێخەری تەواوی چالاکیەکانی با بڵێن کۆلێژی هونەرە جوانەکان تایبەت بە زمانی دایک زۆر بەڕێز دکتۆر هەرێم عوسمانم لەگەڵا بێت کا بەڕێزیان مامۆستای زانکۆن بە خۆشحاڵی و هەندێک پرسیاریش ئاراسی ئەوانەکەین کاک دکتۆر سپاس بۆ تۆ سڵاو لێبێت بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم پرسیارش لە جەنابتەکەم تایبەت بە زمانی دایک ئێوە چۆن ئەتوانن و مامۆستایانی زانکۆ ئەم زمانە پارێزگاری زیاتری لێ بکەن هەم خۆتان هەم فێرخوازەکانیشتان بەیانیتان باش سپاس بۆ ئێوە کە ئامادەن دیارە زمانی کوردی کە پێوترێ زمانی دایک کەسێک دایکی نەپارێزێت کە دایکی هەنایەتی دنیا ئیترەوە وەگەڵێ لە مرۆڤبوون دەرەچێت وەیە ئەرکی هەموو تاکێکی کووردە و پاراستنی مادام ئەرکی هەموو تاکێکی کووردە بەڵام بەرپرسیارەتێکە بە پێی هۆشیاری و ڕۆشنبیری و ئاستی معریفی و ئەکادیمیت واتە بەرپرسیارەتەکە زیاد دەکات بۆیە ئێمەی ئەکادیمی و ئێمە ڕۆشنبیر بەرپرسیارەتەکەمان چەند قاتە بەنووسین بە وەرگێڕان بە چالاکیەکان بە بیرکردنەوە بە شێوەیەکی کوردیانە یعنی ئێمە ئەم چالاکی ئەمڕۆ ئەنجام ئەدرێت چۆن لە ڕێگەی هونەرەوە زمانی کوردی گەشە پێ بین بە معنایەکی تر هونەر کە زمانێکی جیهانی هەیە چۆن ئەتوانین زمانە نەتەوەیەکەی خۆمانی پێگەشە پێ بدەین ئەم چالاکیانەیەکن کە چالاکی کوردەواریانن ینی لە موزیکەوە لە کارە شێوەکاریەکانەوە لە دانانی دەفتەرێک بۆ زاراوە کوردیەکان زاراوی هونەری کوردی کە ئەمە دەست پێشخەریەکە بەشی شێوەکاری ئەمە هەر چوار بەشی کۆلێجی هونەر کە چوار بەش لە خۆئەگرێ هەر بەشە و چالاکی خۆی ئەنجامایان لەم ڕۆژەیە و پێم وایە تر وەگەڵە هەر یەکێک لە ئەم چالاکیانە بە جۆرێک لە جۆرەکان خزمەتێکە بە جیهانبینی و دنیابینی کوردەواریانە. دکتۆر هەرێم هەر لەو وەڵامی بەڕێسا بوەستین پێتان وایە لە ڕێگەی هونەرەوە ئێمە ئەتوانین زیاتر زمانی دایک زمانی شیرینی کوردی پارێزگاری لێ بکەین کە ئێستا کایی هونەری یەکێکا لەو کایە هەرە گرنگانەی کە ڕۆڵێکی بەرچاویە هەم لە تەواوی جیهان هەم لە هەرێمی کوردستانیش لە ڕاستیە
دووشت هەیە زۆر گرنگە لە سەردەمی ئەمڕۆیە بە تایبەت ڕەنگە بۆ نمونە کۆمەڵاسی بەشە کوردیەکان هەندێک توانا و توانست و ئیمکانیەتیان نەبێت بۆ بەجیهانی بوون بۆ گلۆبالیزیشنی زمانی کوردی بۆ ئەوەی ببن بە باڵوێزی زمانی کوردی لەسەر ئاستی دنیا بەڵام دوو شت پێم وایە زۆر گرنگە یەکەم لە ڕووی زانستەوە زانستە مجەڕەدەکان کە کیمیا و فیزیا و ئەلومە پزیشکیەکان لەخۆ ئەگرێت ئەمانە ئەتوانن تا ئەندازەیەک وەگەڵی ئەو دەورە بجێڕن بەداخەوە کە لێرە زۆر کەم ئەو کارە کراوە بەڵام هونەر لە ڕاستیە باشترین باڵوێزە ینی بۆ ئێمەی کورد لەبەرەوەی ئێمەی کورد ئەگەر وەگەڵێ لەسەر ئاستی دنیا شتێکمان هەبێ ئەدەبیاتێکی دەوڵەمەندمان هەیە و هونەرێکی زۆر دێرین و دەوڵەمەندیشمانەیە بۆیە پێم وایە باشترین بژاردەیە بۆ ئەوی کە ئێمە بیکەین بە باڵوێزی سەرەکیمان لەسەر ئاستی دنیا بۆیە باشترین ڕێگەیە بۆ ئەوی کە زمانی کوردی هەم لە ناو خۆمان هەم لەسەر ئاستی دنیای دەرەوە بتوانین زمانی کوردی لە ڕێگەی هونەرەکەمانەوە هونەرەکەش کە وەک گوتم زمانە جیهانیەکەیە بەڵام چۆن ئەتوانی جیهان بینیە کوردیەکە بیرکردنەوە کوردیانەیەکە بخەیتە ناو بەرهەمە هونەرەکانتەوە لە فیلمەکانتەوە لە دۆکومنتاریەکانتەوە لە شێوەکاریەوە لە دیزاینکردنەوە لە ڕاستیە ئێمەسا بەشی گرافیک دیزاین لەگەڵ ئەڵمانیا گرێبەستی هەیە ئەو بەشە هەر ئاوا با بڵێن بە هاوبەشی دامەزراوە ینی بۆ نمونە کۆمەڵە گرافیک دیزاینی تازایان کردووە بۆ چیرۆکە فۆلکلۆریە کوردیەکان کە ئەمە هەر شتێکی زۆر دەگمەن ینی باوەڕ کە وەگەڵێ کتێبەکەم چەند کتێبێکیان چاپ کردووە کە من بینیم یعنی ئاوا دڵم پڕە بوو شتێکی 500-600 ساڵ لەمەوە پێشتۆ هێنی جارێکتر بە گرافیک دیزاینێکی تەواو مۆدێرن بەڵام لە هەمان شێوە ئەو کلاسیکیەتە ئەو فۆلکلۆرێتی و ئەو زارەکی کە کۆن هەی بۆ سەردەمێک کە نووسین نەبووە پارێزراوە لە ڕێگەی دیزاینکردنەوە بۆیە بیتە بدەست هەر کەسێک لەسەر ئاستی دنیا هەر وێنە بۆ خۆی قساکە بێنە زمانێکی جیهانی بۆیە ئێمە ئەتوانین لە ڕێگەی لە ڕاستیە هونەرەوە بتوانین زمانەکەمان و بوونە کوردانەکەمان لە ڕاستیا بە دنیا بناسێن هەر بە پیوتەکانی بەڕێزی شت مامۆستا ئەمین باڵدارێکێکە لەو مامۆستا هەرە دیارانی کە هەمووان پێی ئاشناین و هەمان ئەیناسین کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە دامەزراندنی با بڵێن یاخود لە نووسینی ئەلیفبێی کوردی کە ئەمەش جگەی خۆشحاڵیە نەوەکانی دوای خۆشمان زیاتر ئەو کەسایەتیان ئەو مامۆستایانە شاکاری بەشێک لە کەسایەتی دیارەکان بناسن مامۆستا پێمان بڵێ ئەوەی کە هەیە دکتۆر هەرێم ببوورە ئەوەی کە هەیە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانیش ئەبەخشرێت بە هەندێک لە کەسایەتی دیارەکان و مامۆستا دیارەکان پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژەی پێ بکە ئەمە تا چەندە بایەخێکی زیاتر ئەبەخشێت بە ڕوتی زمانی کوردی زمانی شیرینی کوردی بەڵێ دیارە ئەمڕۆ لە چالاکیەکانە وێ ڕاینمایشکردنی پێشانگای شێوەکاری و میوزیک و فیلم و ئێمە بیرمان لەوە کردو 4 بەشمانەیە بۆ ئەم 4 بەشە 4 کەسایەتی هەڵبژێرین کە خزمەتی دنیابینی کوردەواریانیان کردووە لە ڕێگەی هونەرەکەیانەوە و بەپی بەشەکانمان لە سەرۆکایەتیەوە بەسپاسەوە دکتۆر کۆسار و ڕاگری کۆلێت زۆر هاوکار بوون لەوەی کە ئەم بیرۆکەی ئێمە جێبەجێ بکرێت 4 کەسایەتیمان هەڵبژاردووە کە پێم وایە شایستان یەکێک لەوانە بۆ موزیک مامۆستا ئەنوەر خەلەلاغی کە لە ڕاستیا خۆی دامەزرێنەرە لە تیپی موزیکی زانکۆی سلێمانی مامۆستا ئەحمەد سالار دامەزرێنەری شانۆیە لە زانکۆی سلێمانیانی وەگەڵ ئەمانە بەر لەوەی زانکۆ بکرێتەوە یعنی بناغەکەیان داناوە باشە بناغی زانکۆکە بۆیە دوو کەسایەتی دیارن کە هەڵمان بژاردون لەگەڵ ئەواشە مامۆستا عەلی جۆڵاکە هەر لە هۆڵەکەی خۆی چالاکیەکە بەڕێوەچە ئەیش دامەزرێنەری کۆلێجی هونەرە و لەگەڵیشە دکتۆر جەزابەکر کە ئەویش ینی هەم هونەرمەندێکی زۆر گەورە جێدەستی داوە ئەمە لە ڕاستیە ئێمە قەلەقیەکی زۆرمان بۆ دروست بوو ئەم هەموو هونەرمەندە چاکەمان هەیە هەڵبژاردنیان زۆر زەحمەتە بۆیە دامان ناوە گەڵێ لەگەڵ هەر چالاکیەکمانە بەسەرکردنەوەی بکەین بۆ ئەو کەسایەتیانە و ئێمەی پێگەورابین ئەوانیش گەورەی ئەوانیش ڕائەگرین دەستەکانە خۆش بێ کاک دکتۆر کۆتا پرسیارەکەم لە بەرەوەی پاشکەمێکی تر تەواوی مەڕاستیم و چالاکیەکان دەست پێکات ئەم بەشەی کە ئێمە تیای وەستاوین تەواوی ئەو مەتریاڵانی کە کاری لەسەر کراوە بۆ کارە شێوەکاریەکان چەند تابلۆ نمایش کراوە مەتریاڵەکان چیتیا بەکار هاتووە بۆ ئەوەی بەرچاو ڕوونیەکە بێ بۆ بینەران
لە ڕاستیە پێم وایە بۆ ئەو پرسیارە سەرۆک بەشی بەگشتی ئەوەی کە هەیە چەند کاری هوەری لێرەیە باوەڕ کە زۆرە چووکە هەر ئێرە نییە ئەو دیویشە و مامۆستا سروش عومەر سەرپەرشتیاری ئەمەی کردووە و کۆمەڵێک لە خوێندکارەکانمان یعنی لە ڕاستیاوەنیە کەوتمان کارێکی واکەین 3 ڕۆژ بەر لەوە بوو باشە هەمویان مامۆستا ئێمە کارمانیانی زۆر جێگەی دڵخۆشی و بۆیە بەشێکیمان جێ کردوێتەوە بەڵام یەشتا یعنی یەک دنیاکاری تر ماوە کە عەرزمان نەکردووە بەڵام یعنی خوێندکارەکان بەڕاستی زۆر دڵخۆش بووم بەم کارە بۆیە شایستەی ئەوەن کە چالاکی تر بکەینەوە ئێستا دوای من وابزانم لێ دوان یەکێک لە خوێندکارەکانمان وەرەگن کە ئیشێکی زۆر جوانی کردووە بۆیە لە زاری ئەوە سپاس دکتۆرگیان خۆشحاڵین بەوەی کە هەمیشە زمانی کوردی لە تەواوی جێگاکانی کوردستان و لە تەواوی ناوەندە ئەکادیمیەکانە بایەخێکی تایبەتی پێدرێت بۆ ئەوەی هەمووان بتوانین زمانی کوردی زمانی ڕەسەنی کوردی زیاتر ئەو گرنگەی هەبێت کە ئێمە خۆمان خاوەنی زمانی دایکین. ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێک لەو خوێندکارە خۆشەویستانە کە فێرخوازی قۆناغی چوارە لە کۆلێژی هونەرە جوانەکان هانا لەتیفم لەگەڵا بێت یەکێک لە هەرە کارە هونەریە دیارەکانی لەم بەشی خۆیان بۆ ڕۆژی زمانی دایک زیاتر خستۆتە ڕۆ. بەخێر هاتی سپاس بۆ تۆ هانا گوڵگیان بەخێر بێ بیتە لای من پێم بڵێ تا چەندە هەستێکی خۆشت هەیە لە چالاکیەکانی تایبەت بە زمانی دایک بەشداریت کردووە و زیاتر لە ڕێی کارە هونەریەکەتەوە ئەو گزارشتە ئەگەیەنێ. زۆر سپاسدانەکەم. بێگومان جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە ڕۆژی زمانی دایک بە بەرزی بنرخێنین. من یەکێک لە کارەکانم پەرتووکی زیندووکردنەوەی پەرتووکی ئەلفوبەی نوێی کوردیە کە کتێبی ئیبراهیم ئەمین باڵدارە. ئەم پەرتووکە ئەفسوناویە کە لە ساڵی 1949 خراوەتە بەر کراوەتە ناو قۆناغەکانی خوێندنەوانە لە ساڵی 1950 بۆ بە پرۆگرامی خوێندن لە کوردستانە. ئەتوانین بڵێن زۆرینەی ئەوانەی کە فێری ئەلفوبەی نوێ بوون و کوردی فێربوون ئەتوانم بڵم لە ڕێگەی ئەم کتێبەوە فێربوون. من هاتم لێرە بەکارێکی گرافیکی وەکو کۆتا قۆناغی خوێندنم لە قۆناغی ڤەکالۆریۆس حەزم کرد بەکارێک خزمەتێک بکەم بەم کتێبە و زیندووکردنەوەیەک. هەر کەسێک لێرە کە خوێنەری ئەم کتێبە بوو بێت تەنانەت مامۆستاکەم کە مامۆستا سروشتە ئەم پێشنیارم بۆ کردوتم لەسەر ئەم بابەتە ئیشەکەم یەکسەر دارا دووداریدی و زەینە بوو مێوژی نایبوو ئەم شتانە هاتەوانە بەرگوێمان واتە ئێمە ئەم شتانە لە زیهنی هەمومانە ماوە. بەڵام ئەوەی کەجی سەرنج بوو بۆ من ویستم بیخەمە ڕوو لە ڕێگەی هونەرەکەمەوانێ ئەوە بوو ئەم پەرتووکە کە زۆری نەمانی فێری خوێندن و نووسینی کوردی کردووە لە ئێستاە لە خوێندنی کوردیان نەماوە. پەرتووکێکی تر هەیە کە هیچ زمانی کوردی تا ئەوە نییە بڵێ خزمەتێکی پێکرابێت ئەسڵەن چەنووشەیەکی تورکی لە ناو کتێبەکانە هەیە. من هاتم لێرە ئەم کتێبە بە وێنەیەک دەربڕینی ئەوم کرد کە وێنەکانم هێنایوانێ لەسەر خام تەبعم کرد کە من خوێندکاری گرافیکم تەبعەکەم لەسەر خام کرد بەو مانایی کە ئەم کتێبە ئیبراهیم ئەمین باڵدار کۆچی دوایی کردووە کتێبەکەشی بە هەمان شێوە کۆچی دوایی کرد. لە ساڵی 2010 ئەم کتێبە لە پرۆگرامی خوێندنان نەماوە. من بەو هۆکارە لەسەر خام کردم کە ئەم خامە وەکو قماشی کفن بەکارێت. ئەم قماشەم بەکاری هێنایوانە تەبعەکەم لەسەر کرد و ئیشەکەم بەم شێوەی عرض کرد. بۆ ئەوەی هێندەی تر کارەکە جوانتر بێت کارە هونەرێکە جوانتر بێت بیر لەوە ئەکەیتەوە لە دوای ئەم چالاکیەوە لە تەواوی شوێنە گشتەکان یاخۆز لە نێو خوێندنگاکانە بتوانیت ئەم کارە هونەرێت بەریتە ئەوێ بۆ ئەوەی ئەوانیش کە ئەوان بڵێن ڕەنگە تەواوی قۆناغە سەرەتاییەکان زۆر کەسایەتیەکان یاخود مامۆستاکان ئەو مامۆستا دیارانی کە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە ئەلفوبەی کوردی یاخود زمانی کوردی نەیناسن تا چەندە ئێمە گرنگە ئەو هەنگاوە بنین یاخود فێرخوازێکی وەکو بەڕێزت سەردانی ئەو جێگایانە بکەیت و تەواوی ئەو کەسایەتیانە بە خوێندنگاکان و جێگاکان بناسیێنی بیر لەواکەیتەوە. بێگومان کارێکی گرنگە لەبەرەوەی ئەمە باسمان کرد کە ئەم کتێبە بەڕاستی ئەفسوناوی بووە. چەنەها جیلی پێگەیاندووە. من پرسیارم کرد باوکم کە مالیدی پەنجاکانە
بەم پەرتووکە فێری زمانی کوردی بووە من بە هەمان شێوە کە لە تەمەنی 2000ەکانم هەر بەم پەرتووکە فێر بووم بەڵام ئەوەی کە خەفەتێک بوو لە دڵی منە ئەوە بوو کە ئەم کتێبە نەماوە ئێستا ئێمە چی بکەین تاوەکو ئەم کتێبە زین و کەینانە بە جیلی تازەی بناسێنین ڕەنگە ئێستا زۆرێک لە تەلەبەکانی ئێرەش کە بەلای ئیشەکەی ئاڕۆن نەزانن ئەم کتێبە چییە هەتاوەکو کۆنسپتی ئیشەکە ئەخوێنەوەوانە ئەنج ئەزانن کە ئێمە پەرتووکێکمان هەبوو لە زمانی کوردیا و ئێستا ئاوا بکاوەتەوە ئەم شتە کاتە لەم نێوەندەیە هونەر ڕۆڵێکی کاریگەری بینە کە تۆ بتوانانی ئەم هەنگاوە بنین دەست پێکەی لەمڕۆ بێگومان یەکێکی تر لە کارەکانیشم هەر بە بۆنی ڕۆژی زمانی دایکەوانە من کارم لەسەرەوە کرد کە دایکم کەمە مۆدلێک بۆ کارەکانم دایکمم بە جلێکی نەنکمەوەدانە کە قماش و شتەکان هەمووی کۆنا یەکێ لەو قماشانە قماشی سرکەیە بەکارم هێناوەتەوە لە کارەکە دایکمم کردە مۆدلێک و باسی دەستارم کرد دەستاری کوردی کە پێشتر بەکار هاتۆ بۆ هاڕینی گەنم و دروستکردنی ئارت ئەوشێکتر بۆ لە کارەکان دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ وتەکانە سپاس بۆ بەشداریکردنت کە وەک فێرخوازێک لە قۆناغی چوار و قۆناغی کۆتاییت بتوانیت هەمیشە پەرە بە کارە هونەریەکانت بێی و ئینشاءالله بتوانێت لە داهاتووشە تەواوی ئەم کارە هونەریانە لە جێگاکان و لە جێگا گشتیەکان و تەواوی ناوەندە ئەکادمی و خوێندنگاکانە بتوانین ئەم کارە هونەریانە زیاتر بڵاو بکەینەوە بۆ ئەوەی کەسانی دیکەش بزانن ئێمە ئەتوانین نەک لە ڕێگەی با بڵێن نووسین و هەندێک بابەتی ترەوە ئەتوانین لە ڕێگەی هونەریشەوە پارێزگاری لە زمانی شیرینی کوردی بکەین ئەمە تەواوی چالاکیەکان بوو پاشکەمێکی تر مەراسیمەکە دەست پێکات و هەمان بتوانین زمانی دایک بەپارێزین ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانە فەرمۆ